خی گەورەتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بابەتێکی نوێگەرام وەلاتان. هیوادارم هەموو لایەکتان دروست باش بێ. پێش ئەوەی دەست بکەم بە ڤیدیۆکە ویستم پێتان بڵێم لە خوارەوە لە دیسکریپشن لینکی گروپەکەم داناوە کە کوڕانی ئاگرینە. ئێمە لێوێ وەکو خێزانی یارمەتی یەکتری دەدەین، ها کێشەیەکتە بوو هەر پرسیارێکتە بوو ئەتوانی لە گروپەکەمان بیکەی. ئێمەش بە زووترین ئەمەش گروپەکەمە، ئەمە هی کوڕانی ئاگرینە، هەر پرسیارێکتە بوو ئەتوانی بیکەی. ڕۆژانە پۆستی نوێی لێ دەکەین لەگە کاکە هەردی. هەر پرسیارێکتە بوو پۆست بکە، ئێمەش قبوڵی دەکەین، بە زووترین کات وەڵامت دەدەینەوە. با بچینە ناو فێرکاریەکە. خۆشەویستان، ئێمە چۆن بتوانین ئەو چاتانە بەکئاپ بکەین کە لە تەلەگرام دەکەین. سەرەتا چینە ناو بەشی تەلەگرام، ئەو بیگرامەیە کە با لینکەی لە دیسکریپشن لە خوار ڤیدیۆکە دادەنێم کە لە خوار ڤیدیۆدام یان بوون هەر لە بەس لە گوگل پلەی بنووسە بیگرام بەرنامەکەت ئەداتێ. سەرەتا بۆ ئەوەی کە ئەو چاتانی کە بمانەوەی بیکەین بەکئاپ بکەین، سەرەتا دەچینە ئەو سێ خەڵە دادەگرین، دواتر دەچینە ناو سیتینگ بیریکە، کەمێک دەچینە خوارەوە. لە خوارەوە بەشی بەکئاپ ئانڕێست هەیە، بەشی بەکئاپ دادەگرین و کاتێک بەشی بەکئاپمان داکرد، بەشی بەکئاپ ئێڵ ئەن سێڤ تو کلۆد دادەگرین کە کاتێک دامانگرت دەچێتە ناو ئەو داتایانەوە و لە چاتش پێت ئەڵێ کچێکە و لە چاتش پێت ئەڵێ درێ ئەوە گشتی فایلەکانتە کەەوە بەکئاپت کردووە، دەتوانی بیکەیتەوە. و دەچینە خاڵێکی تر لە خاڵەکانی تر کە زۆر گرینگە. لێرە دەتوانیت فۆلدەر و واروها ڕێخستنی سیتینگەکە کە تۆ بۆ نمونە حەزت لە ئەو سیتینگەیە بەردەوام کە دادناوە، بۆ نمونە چات ئۆتۆماتیکی بەردەوام نەبی، تۆ لێرە سێڤی دەکەیت و هەر کاتێک تەلەگرامەکەت داناوە تۆ ئەتوانیت بەتەواتی بەکاری بێنی. هیوادارم دایبەزێنن. لینکەکەشم بە خوار ڤیدیۆکە داناوە. بۆ بینینی ڤیدیۆی زیاتر تکایە سەبسکرایبی کەناڵەکەم بکە و وەرنە گروپەکە جۆینی بکەن. هیوادارم بەدڵتان بێت. تاکو ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.